ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن أخرى ديانوي ناوده بينم باساني بتوار دوره بناسينم اوف ديانوي ولما برسن رنجي شونا تساوي جوانا او خان ماي توما بستا شايستا يا بوشعرونا ليم دبر سنة شاوي جوانا أو خان ماي توما بستا شايستا بوشعرانا بینەرانی ئازیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لەگەڵ هاوکارانە ماتوینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر هونەرمەندی زۆر ئازیز و خۆشەویست مامۆستا کامران عومەر لەگەڵ هونەرمەندی پەنجەڕەنگین کاک ئارمان هیوادارم تا کۆتایی بەرنامە هاوڕێمان بن. مامۆستاگیان زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامەیەدا ئامادە بووی. زۆر سوپاس بۆ جەنابتان و بۆ ستافەکەتان و بۆ کەناڵەکەشتان کاک جەلالجان. سپاس بۆ جنابیشت کاک ئارمانگیان جنابیشت بەخێربی خۆشحاڵم کە لەم بەرنامەیەمە دێ. زۆر سپاس هەربژین خۆشحاڵم کە لە خزمەتتانە. مامۆستا کامرانگیان ڕەواڵی بەرنامەکە وایە هەموو هونەرمەندێک باسێک لە ژیانی خۆیە کا بە کورتی. ئێمە گەر بپرسین کامران عومەر کێیاڵێکی
وڵا کاکەجار تەمەنە وابزانم لە زۆر چاو پێکەوتن و لە زۆر کەناڵەکان هەر ئاماژەم پیاوە بەس هەر بۆ دووبارە بۆ جەناوتان هەر حەزەکەم بێگومان من کامەران عومەر عەبدوڵڵام بە کامەران عومەر مەشهورم لە شاری سلەیمانی لە قەزای چوارتا ساڵی 1950 هاتوومەتە ئەم دنیایە هەتا شەستەکانی من لە چوارتا بوون دوای شەستەکانیش ئەوە بوو کە گوندەکان هەمووی وێران بوون هاتینە سلەیمانی لە احتیادی لە بنەماڵەیەکی مام ناوەندی لە بنەماڵەیەکی هونەردۆست و هونەرمەندی خوێندنیشم ئەتوانم بڵێم هەتا شەشی سەرەتایی تەواو کرد بوو و ئێستا کامەران عومەر خێزانی پێکۆنا و ساحەبی بڵێن کچ و کوڕێکم سوپاسی جەنابەت دەکەم وە تا ئێستاش هەر بەردەوامی لەگەڵ هونەرەکەمانە ئەگەر تەمەن بیڵێت ئەمەیە کامەران عومەر کە ئێستای بین و ئێستاش لە سلێمانی دانیشم خەریکی بواری هونەری خۆ هیوادارمە سەرکەوتوو بیت هەمسەگیان پێم خۆش بوو کە هەموو هونەرمەندێک کە دەسەکا بە کاری گۆرانی وتن سەرەتایەکی هەیە یا لە مەکتەبەوە دەستی پێکات یا لەگەڵ دۆست و برادرانی دەستی پێکات یا لە بنەماڵەوە هانیە درێت کە دەنگ خۆشە لای جنابەت چۆن بوو کە دەست بە کاری هونەری کرد وەزانی لە ڕێچکەیەک بگری بۆ خۆت کە دنیای گۆرانی و مەقاماتی کوردیە مامۆستا جەلال ئەو وەختەی ئێمە جیابوو لەگەڵ ئێستایە بەڕاستی گۆرانی کە ئەوت گۆرانی ئەڵێ گۆرانی بێژە بە نوعێکی تر خوێندنەوەیان بۆ کرد بۆکو ئێستا نەبوو من هەر لە مەکتەب بەڕاستی هەر لە مەکتەب زانیم کە ئێمە مۆسیقامان نەبوو دەرسی سرود و مۆسیقا احتیادی مامۆستا فەڕەنسیزی سەژەرماوە تەمە درێژ بێ ئیتر ئەو ئەی هێنامە دەرەوە لە مەکتەب سرود و مۆسیقا گۆرانیمانەوت لە ڕیزە ئیتر هەر لەوە بۆم دەرکەوت کە شتێکم تیا هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە هەر بە ئەتوانم بە دزیەوە بڵێم گۆرانی بۆ خۆم ئەوتو یان لە ماڵەوە یان لە شوێنێکی تەنیایی وەکو عەرزم کردی وەکو ئێستا نەبوو وەختە گۆرانی بێژ ئیتر هەر لە سەرەتای 17 ساڵیمەوە زانیم کە شتێکم تیا هەیە ئابۆیە بۆم دەرکەوتووە هەنێ کەس و کار و برادەر و ڕەفیقوانش کە زانیان ئەتوانم شتێک بڵێم دەنگخۆشێکم تیا هەیە منیش بەردەوام بووم لەگەڵی هەتا ئەم لەحزەیەکەی جگە لە مامۆستا فەرەنسیس لەو هاوڕێیانەی مۆزیک ژەن کێ بوونەوانێ کە لەگەڵت کار بکەن و بەردەوام خولیای ئەوە بن کە جنابەت لەگەڵیان هاوکاری بکەیت هەڵبەتە ئێمە ئەو وەختە تیپی مۆسیقامان هەبوو توان بڵم دووسێ تیپە بوو لە سلێمانی شە لەوە تیپی مۆسیقای سلێمانی بوو شە لەوە تیپی مۆسیقای کۆمەڵ و وێژین بوو بەڵێ بەڵێ یەکێ لەوانە سەقاف و جەماعیلی بوو من نەتوانم بڵم لەگەڵ یەک دوانێکیانە ئەو وەختەی تر چوومە وەکو کۆرس چوومە لەگەڵیان بوو ئەو وەختە هەر ئەو مۆسیقایانە هەبوون بڵێن کاک دلێر حسەین بوو زەمەن نووری بوو کاک کاروان بوو نەورۆزی عەلی ئاسکە بوو ئیتر ئەم مەجموعەیە بەداخۆ ئێستا هەنیشان لە ئەوروپان ئیتر لەگەڵ ئەوانە مەجموعەیەشتمان تۆمار کرد مەجموعەیە کۆنسێرتمان کرد مەجموعەیە حەفلەمان کرد دوای ئەوە کە لە کۆرسەکە تەبان هەموو گۆرانی بێژە وەختە وایە کۆرس وایە نەک ئێستا چی هەڵەسێتر ڕێزما بەڵێ کۆرس ماوەیە کۆرس بوون و ئیترە بوون بە گۆرانی بێژێکی کەوا ئێستا لەخوا بەزای باشی جنابەت یەکێک لەو هونەرمەندانەی کە توانایی و مەودای دەنگت شیاوە بوو مەقاموتن و مەقامی شەڵی خولیای مەقاموتن چۆن بوو لەلای جنابەت کە ڕەنگە کەم کەس بتوانێت مەقام بڵێ کە دەنگی جنابەت هەست و سۆزێکی تایبەتی تێدایە بۆ مەقاموتن مامۆستا جەلالجان بەڕاستی نازانم گۆرانی ینی مەقام یعنی تۆ ئەگەر لە خانوویەکە بێتە ژوور و خۆ بێ نابێت لە دیوارە کۆبات بێت لە درگا خۆ بکەیتە ژوور بێتە ژوور گۆرانیش یعنی مەقام هونەرمەند ینی مەقام ئەبێ مەقام بزانی و سەری مەقامەکان بدۆزیتەوانی و ئەنجا ئەو وەختە کە مەقامەکان فێر بووی دەراست کە لە مەقامەکان شەوەی وتنەکەی بێ باش بیڵی
ئەجا لەگەڵ هەموو مەقامێکا بەستێکی لە دروست دەبێت. بەڕاستی مەقام کەم کەس دەتوانێت کاک جەلال بیڵێ، زۆر کەم کەس دەتوانێت. ئەوانەی کە ئێستا بەڵین مەقامەڵێن هەر بە پەنجەی دەست ئەژمێرن مەجموعەی هونەرمەندی چاگەیە مەقامەڵێ. ئەجینا ئەوەی کە مەقام نەزانێت لای من گۆرانی نەڵێ باشتر. ئەوە ڕێی خۆمیتر نازانم. بە مەقامی کامە مەقامبێژی کورد زیاتر معجبی و کەوتو دەژێت تاثیر و کاریگەری کامە مەقامبێژی کوردەوە هونەرمەندە گەورەکان. وەڵی هونەرمەندەکان هەمووی زۆرن، بەڵام من کە کاری تێکرد بێتم محەممەد ساڵح دیلانە. بەڕاستی محەممەد ساڵح دیلان بەتوانم بڵێ میشەکە لە مەقامە بێژە چاکەکان. جا ئەوەشی پێ ناخۆش بوو محەممەد ساڵح دیلان بڵێ گۆرانی بێژە بێ یەکەیەشێک دەنگی خۆش وایە بوو تایە دان خۆش. هیچ لەوانە ساڵح دیلان و بەڕاستی من زۆر معجب پێی. باسی مەقاممان کرد مامۆستا کامەران، باسێک لە بەرهەمەکانی خۆش بکەین. بەڵێ جناب زیاتر لە 20 ساڵە خەریکی گۆرانی وتنی. زیاتر کاکە جەلال 32 ساڵە 34 ساڵە خەریکم. منتم زیاتر لە 20 ساڵە. بەڵێ. وایە بوو تا زیاتر لە سی چووکە لە سی تێپەڕیەوە. لە سی تێپەڕیەوە. ڕاستە زیاتر لە 30 ساڵە قسەکەی جەنابە دروستە. کۆمەڵێک بەرهەمی شاز و نایابەت تۆمار کردووە. وەختای لە ماڵان دانیشتووی چ لەگەڵ تیپ و مۆسیقا. حەزەکەم باسێک لەم بەرهەمانە بکەی. ئەم بەرهەمانە بەرهەمی خۆتن فلکلۆری تایە هێونەرمەندانی ترەوتۆتەوە دەستکاریت کردووە شعرەکانین کێ بوونەوە بەرهەمانەی کە خۆت دادناوە. هەڵبەتە مامۆستا ئەو وەختە بەڕاستی من حەزم لەو وەختە بوو، ئەو تۆمارکردنی دەنگ ئەو وەختە گۆرانی وتنەکە ئەو وەختە بەڕاستی ئەو وەختە ڕۆحێتێکە بوو مەجموعەی هونەرمەند لە ماڵەوەدا ئەنیشتین. گۆرانێکەمان ئەوت یەک دوو کەڕەت گۆرانێکم بۆت عازفەکە بڵین مامۆستا دیلێرە هەست عازفەکانی تر یەکسەر مەقەدەمی بۆ دانا و لێ دامانە نابە تەجیلێکی ئەتیادی ئەم بەکرانە تەجیلمانە کرد و بەڕاستی ڕۆحێتێکە بوو گۆرانێکە. ئێستا بەداخەوە کە ئەچیتە ناو سوێدیەوە لەوانەیە مۆسیقاژەنەکەش مۆسیقاکان نەبینی نازانی شێت دەنگی سەرەخەیت و تاو بەڵ ئەو وەختە ڕۆحێتێکی زۆر خۆشی تا بوو خۆزگەم بە وەختە کاک جەلال بۆ مەسەلەی شعرەکانیش وەختە مەجموعەی شاعیر کاک فەرمی عەبدول بەرزنجی و مەجموعەیەک شاعیر کاک ڕازی شای ئەمانە هەنێ شعرەکانیم کردووە بە گۆرانی وەکو بەڵێ ماوە بەس لە ماڵەوە کەوتو نەخۆشە. ئەو وەختە بەڕاستی من زۆر حەزم لەو وەختێ وەک لە ئێستا لە گۆرانەکان. ئەو بەرهەمانێکە خۆت دادناون زۆربەی ئاوازەکانی خۆمە، زۆربەی ئاوازەکان تەمان گەڕێتەوە بۆ خۆم دامناوە شەو نخۆنیم کردووە تا شعرێکم پیا کردووە شعرەکەش لەسەر تەڵەبی خۆم بۆ تەوان بە کاک تای حاجی مەحموود و یان بۆ فەریدون عەبدول بەرزنجی یان بە ناسری شەرکەریم یان بە کاک ئەحمەد محەممەد ئەو شاعیرانەی تر بەڕاستی وتومە لەسەر ئەم شعرە ئەمێ مەجموعەیەک کەلیمەم بۆ زیاکی ئەجا لەگەڵەوەشا لە ماڵەوەدا ئانیشتم ئیتر ئەگە میزا مەزاجم بۆ ئاوازێکم بۆ نمونە نەکەی سەفەرکەی خواوە بگرێ بێزارم لێت چی لێمەوێ ئای عاشق چی لێ کردم بۆ شو بڕم ڕوو لەکوێکەم ئەمانە مەجموعەیە گۆرانی 18 ساڵەوە پێشوتومە ئێستا ئەڵی دوێنێ تەجلی کردەوە بۆ کەوتومە دڵ و ژیان و قورگ و مێشکم لای ئەو گۆرانی بوو بەڵێ هەشتێکی زۆر بەڕاستی توحفەیە نابێتەوانە. باش ئێستا ئەگەر بۆ عاشقانی دەنگی خۆت و بۆ میلەتە خۆشەویستەکەت بەرهەمیگەن پێشکەشکەی کامە گۆرانی لەوانە؟ وەڵی بەرهەم زۆرە بەڵام من بەرهەمەکانم تازەیە. ئێستا مەسا بۆ نمونە یەک دوو بەرهەمم هەیە کە یاومە مامۆستا دلێر ئیشم بۆ تیا بکە بەس ئەبێ من لەم کەناڵەوە ئەو بەرهەمەکە عەزیەتێکی زۆر و کە ناڕەحەتێکی زۆری لەگەڵیا هەتا ئاوازام داناوە لەم کەناڵەوە ناتوانم بێنم چونکە لەوانەیە بۆ دوو ڕۆژ دوایەوە تەجدیدی کەنوانێت. ئەوەی نە ئەو ئاوازەیە کە پێشتر وتراوێستە باسمان کرد. بەڵێ کامە گۆرانی پێخۆشە پێشکەش بە عاشقانی خۆتی بکەیت؟ وەڵی جا نازانم کامی ناخۆش بێنەوە بە خۆمە وەڵی شتی لەو گۆرانی خۆشانی کە من بڵم کە دەنگی یایەوە ڕنگدانەوەی دروست بوو نەکەی سەفەرکەی بەڕاستی لە ساڵینەوە حوتا تەجیلم کرد ئەو نەکەی سەفەرکەی چواری بەیانی تەواو بوو چواری بەیانی لەگەڵ دووسێ عازفە مامۆستا دلێر عازفەکەی کرد کە وەختێک ئەو گۆرانی بڵاو بووە بەڕاستی تر ماوەیەک بەڕاستی من خۆم شاردەوە گۆرانەکە چوو هەر چات پارتی کوردستان
نەکەی سەفەرکە وەختە زەلام نەبوو ماڵ زەلامی تیان ڕوا بۆ خاریج هەموو ماڵێکی تیان ڕۆشت بە خاریج بەڕاستی و نەکەی سەفەرکە وابزانم هەوێنی کامەران عومەرە ئەو گۆرانی خۆم وتر کامەران عومەر بۆ شۆرەتێکی زۆرم دەرکرد بەڵێ لەوە پێشتی ترم هەبووە هەشتاکان بەس ئەمە هەر بەجارێک ڕنگانەوەیەکی زۆری دروست ئێستا بە گۆرانی نەڕووی سەفەرکی هەرخۆشە نەکەی سەفەرکەیەکە کاکن بە هاوکاری پەنجە ڕەنگینەکەی کاکار بەڵێ لە بیرشمانێت چێمە لێرە سڵاو ڕێزمێ بۆ کاکتای حاجی مەحموود شارەکەی ئەوە نەکەی سەفەرکەی ئەیوەی بڕۆی بەوێڵی نەکەی سەفەرکەی جوانێ بڕۆی بەوێڵی پەژارە و خەفەدێ ڕۆوە بۆ منێ جێبێڵی پەژارە و خەفەدێ جوانێ بۆ منێ جێبێڵی بێیت و سەفەرەکەی ئەشێژینمە مەگەر لە خەوارۆڵانی گات ببینم نەکەی سەفەرەکەی ئەیوەی بڕۆی بەوێڵی فەژارە و خەفەدێ ڕۆوە بۆ منێ جێبێڵی مامۆستاگیان دەمەکەت خۆش بێ کاکارمەند دەست خۆش بێت وایە ڕاستە مامۆستا بە کەمانەکە وەختی خۆی وتراوە تۆمار کراوە 17 ساڵەوە 17 ساڵەوە پێشەوە ئێستش کاکارمەند جوان بۆ 250 ڕەنگینەوە ژەنی دەستی خۆش بێ باسێک لە ڕۆژهەڵات بکەین بەڵێ جنابەت سەفەری ڕۆژهەڵاتی کوردستانت کردووە و لەگەڵ زۆر شاعیر و ئەدیب و نووسەر و هونەرمەند دانیشتنت هەبووە پێم خۆشە باسێک لەو سەفەرانە بکەیوە بزانم جارێک لەگەڵ شاعری خۆشەویست و ڕەخنەگەر و منتەقیدی ئەدەبی یا ڕەخنەگەری ئەدەبی مامۆستا حەمە ساڵحی سوزەنی دانیشتنێکتان هەبووە و بەرحاڵ قسە و باستان لەسەر مەوزوعێک کردو پێم خۆشە لە زمانی خۆتەوە بیبیستم سپاس بۆ جەنابەت و بۆ کاک ساڵح سوزەنی لێرەوە زۆر سپاسێکەم و چای ماجەکەم و خۆی و خانەواتە و ماڵ و مناڵی و تەواوی ئەو کەسانی کەیسای جوان لێ لە ڕۆژهەڵات و لا چوارپارچەکە هەڵبەتە ناوی ئەو پیاوە میست بوو ئەو وەختە دوور لە ئێستا شەڕی ناوخۆی بڵین لێرە شەڕی ناخۆ بوو بەڕاستی چوون بۆ ئەوێ بۆ خزمەت کاک ساڵح سوزەنی شەو لە خزمەتیا بووم وتی کاکە کامەران ئەگەر ئەم شەو سبێ شەو شعرێکت بۆ داڕێشم بەسەر ئەم شەڕی ئەو دیوە ئەتوانی جەنابەت زەبتی کەیت و تۆماریکەیت وتمەڵا مەمنونی جەنابەت دەوم مەگەرەوەکەی یەک دوو شەو لە خزمەتیا بوو حتا بەیانی شعرێکی بۆ دروستکردن بەڕاستی شعرەکە لێرە لە کاتی شەڕەکەیە کە تۆمارم کرد لە تەلەڤیزیۆن و کەناڵەکان لیاندا دەنگێکی تەواوی دروست کرد بەڕاستی شعرەکە توانم بڵێم پڕ بە معنا و بە ئیشەکەی وەختەوە هەڵبەتە ئەم شعرەی کاک ساڵح سوزەنی تەئسیری تێکردم ئافەرم کاک ساڵح تۆ چی دروستکەی بۆ ئەم شەڕی ناوخۆی ئێمە نایبینینەوە ئیشەڵڵا ئەڵێ ئاخ ئەگەر چەشی دەستی ڕاستی من خەنجەرەکەی دەستی چەپم نیشانەی بێ قوڕ بەسەرم کوا وڵاتی من ئاوا ڕزگارە بێ ڕەنگاڵەی هیوای وڵاتی من زەرد و سوور و سەوزی ئەوین نەحلەت لە من زەر چۆنە بێ سەوز بدڕێ سەوز چۆنە بێ زەر بدڕێ شاعیرێکم دڵی دەفتەر و قەڵەمەکەم هەزاران پۆستاڵی ڕەش و چنکڕم بازێنی لەسەر بکرێ ئەی ڕوو ڕەشی دنیا بۆ من چۆن ئەبێ شعرم شعرێکی ترم سەر ببڕێ شێر و پڵنگ بوو بە شەڕیان بە چنگ سکی یەکیان دڕی
شێر و پڵنگ بوو بە شەڕیان بە چنگچکی یەکیان دڕی کابرایەکی ڕاوچی لەو لاوە هات و بە خۆڕاوی پێستی هەردووچیانی کڕی. مەکەن دەخیلتان بم لەمە زیاتر مەکەن با شەرەفمان نەشکێ، با خوێنی هەزاران شەهیدانمان لەبیر نەچێ. سپاسی لە یەکەم ئەم شعرم کرد بە مەقامێکی حیجازکات، بەڕاستی بە دڵێکی تەنگەوە وتم. ئێستاش لێرەوە چای ماجەکەم. هەر ئەو مەقامە چیت پێوەتری بێترە بۆ عاشقانی دەنگی خۆت و دیسان ئەو شەڕە دووبارە نەبێتەوە لە هیچ پارچێک لە کوردستانی دابڕاو و داگیر کراوە. ئەگەر چەکی دەستی ڕاستی من خەنجەرەکەی دەستی چەپم نیشان نەبێ، قوڕ بەسەرم کوا وڵاتی من ڕزگارە بێ. ڕەنگاوەی هیوای وڵاتی من زەرد و سوور و سەوزی ئەوین نەحلەت لە من زەرد چۆنە بێ سەوز بدرێ. شاعیرەکەم دڵی دەفتەر و قەڵەمەکەم، هەزاران پۆستاڵی ڕەش و چونکڕم بازێنی لەسەر بکرێ، هەیڕوو ڕەشی دنیا بۆ من چۆنە بێ شعرم شعرێکی ترم سەر ببرێ. شێر و پڵنگ بوو بە شەریان بە چنگچکی یەکیان دڕی کابرایەکی ڕاوچی لەو لاوە هات و بە قۆڕاوی پێستی هەردووچیانی کڕی. مەکەن دەخیلتان بم لەمە زیاتر مەکەن با شەرەفمان نەشکێ، با خوێنی هەزاران شەهیدانمان لە چیز نەچێ. دەمەگەت خۆش بێت مامۆستا کامران بۆ مەقامە جوانە، دەستەکەت خۆش بێت کاک ئارمەندیان. بەو نێ جوانە بەو دەنگە ڕەسەنی مامۆستا کامرانە بەو شعرە جوانەی کاک ساڵح زۆر سپاستان دەکەم.
من داوای لەبور نەکەم کاک علی عابدینیشم لەبیر چوو بەڕاستی ئەو پێی ناسانم مامۆستا علی عابدین عازف ڤیۆڵۆن بەڵێ هونەرمەندی خۆشەویستی شاری سەقز ئەسعەتی داوەری تۆمارگا من موینانم زۆر بڵێ سڵامان بۆیان هەیە و هیوادارین هەمیشە تەمەند درێژ بن و ئەوەی کە پێیان کراوە زیاتر خزمەت بە موسیقا و گۆرانی کوردی بکەن مامۆستا کامران جاران جنابەت بە سیدی گۆرانی بڵاوە کردەوە ئێستا ئەبینم دوو تراک یەک تراک بڵاوەکەی هۆکاری ئەمە چییە؟ کاک جەلال جنابێش دەزانی بەڕاستی ئێستا تۆمارکردنی گۆرانی زۆر زەحمەتە پێشگە لە مادەکە بڕۆ بۆ لاوە مەسەلی پارە و پوڵ وانی تێدەچێ کێشەمەوە نییە چونکە من لێرە سوپاسیان لە یەکەم هەموو کۆمپانیەکان هاوکاری مەکەن بۆ کلیپکردنی گۆرانی بە ڕەنگی شەو بە سەوتی شەو بە هەموویەوە بەڕاستی سا گۆرانەیە کە توانم بڵێم 25 وەرەقی تێچ ئەگەر بە جوانی تەزیدیکەی تۆماریکەی بەس تێدیوانە فەرقەکەی ئەوەیە ئەو وەختە تۆ لە دانیشنا ئەوت ئێستا وەکو عەرزم کردیت وان نییە مەسەلە گۆرانێکی ئیتێ ئاوازی بۆ دانێ مۆسیقاکە خاتە سەری دوای ئەوەی تر خۆی مانگ دەکا کە دەنگی بخەیتە سەر بەڕاستی ئێستا کە ئاسانکاری دروست بووە ئاسانکاری زۆر شتیش ئێستا مەجموعەیە جیاز هاتووە بەڕاستی توانێت دەنگەکەت منایم کا بەلایەکی ترە من لەوە باش نایبینم چونکە ڕۆحێتی گۆرانی بێژ بۆ یا دەرەکەوێ کاوا دابنیشی گۆرانەکە تەزیدکەیت و تۆماریکەیت وەکو باسی کۆنەکەم ئالێوا ئیتیادی کە تۆماریکەیت ئەو وەختە گۆرانی بێژ دەرەکەوێ جیاوازەکەی ئەوەیە ئێستا ئاسانکاری بووە ئەوسا تۆزێ مەسەلە تا جەماعەت کۆبوونەوە و کارەبان نییە و ئەرەوەڵا نازانم هەنێک کێشە بۆ دروزە بوو هەر ئەو وەختەش لای من خۆشترە لەبەرەوەی سا فەرقیان هەیە جگەلەوە چ ئاڵۆگۆڕێک بەسەر گۆرانیەکان هاتوون پێشتر بەرهەمەکانت بە جۆری کە بوون ئێستا چۆنە پێم ئەو وەختە سێ عازف بوو چوار عازف بووە توانم بڵێم کە تۆمارمانەکرد ئێستا 12 کەسن سێت کەمانە عودە نایە چەلۆیە مەجموعە عازفی ترە بە نۆتە ئینوسن یعنی هەر لە مۆسیقاکەیە ئەو ئاڵۆگۆڕێ بەسەر بەڵێ یا لە تێگەستی شیعر و ئاوازەکانە لا هەمووی بەڵێ بەس دەتوانم بڵێم لە دەنگەکان نە دەنگەکە وەکو خۆی هەیە بەس من ستایلەکەی خۆم نەگۆڕیەوە مامۆستا هونەرمەندان بەگشتی نەک هەر تەنیا گۆرانی بێژ لەسەرەوەی هەمویانەوە گۆرانی بێژ ئەو جۆرەی کە بە ویست و خوازی دڵی خۆیانە ناتوانن بژین وە زۆر شت بربەست و ڕێگریان بووە لە بەردەم هونەرمەندێکی وەک کامران عومەرات چی ڕێگرێکە بووە کە بە خولیاو ئارەزوو تایبەتیەکانی خۆت نەگەیشتووی این چه مامۆستاجیان خۆی ئەشوهرەتیە دوو حاڵەتی هەیە هەردوو دی مەسەلەیشان خۆشە ئەوی تریژە توانین بڵی ناخۆشە هەنێشت من مەسۆلای کە بتێوی بیکەی مەسەلە بۆ نمونە مەسەلە حەزەکەم لە ڕیاضیە تۆزە ڕابکەم یان تۆزە پرچم جوان بتاشم سفریکەم یان بچمە شوێنێکی ئەتیادیە وەکو خەڵک بەڕاستی ئەمە ڕێگریە زۆرەکات ڕێگری لێمەکات یان ڕیاضەیە شتێ بکەم ئەمە تۆزە ڕێگریەکەیان مەسەلە بچی بۆ شوێنێک کەس نێوناسێ بەڵام ئەوە ڕێگری زۆر کردوم هەنێشتی تریش بەس ئەوەیە کە شوورەتەکە هەیە بەسەر چیتە شوێنێک و مەسەلە ڕێزت هەیە کار ئاسانی بۆ ئیشەکان دەکەن بۆ داگیرەیە بۆ هەموو شوێنێک و شوێنانی کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە ئەوە هەردوو دیوێتی ئەو خۆشەویستیە پێبەخشیوی لە نێو خەڵکەکەدا بەڵێ لەگەڵ ئەوە شا هەنێشتی لێسەریتەوە ئێوە لە بنەماڵەیەکی هونەرمەند و هونەردۆست و هونەرپەروەرە کاک سامان عومەری براشت گۆرانی بێژێکی دەنگخۆش و بەهەست و بەئیحساسە چه پەیوەندیت هەیە لەگەڵ کاک سامان؟ ئێمە وەکو برا پەیوەندی هونەری مەبەستە پەیوەندی هونەریمان بڵێم هەبووە بەس کەم بۆ نمونە نیازمان هەبوو کۆنسێرتێ لە دەرەوەی وڵات بکەین ئیتر ئەوە بشتێک دروست بوو نەمانتوانی بچین بۆ سەری ساڵی پێشوو 2013 سامانی براشم هەرێکێکە لە هونەرمەندە چاکەکان گۆرانی چاک دروست دەکات ئاوازی چاکدانێ شاری چاکدانێ مۆسیقە ژەنی چاکیشە هەتوانم بڵێم کلیپی جوانیشی بۆ کایکێکە هونەرمەندێکی وردکاریە وردکاری حەزی لە ئیشی جوانە پەیوەندیشمان خۆش و براشمەوە لێرە شۆ سڵاو ڕێزم هەیە بە خۆی و ماڵ و مناڵی تەمان درێژ بێت هەربژی سپاس ئێمەی سڵاومان هەیە بۆ سامان هیوادارم کە زیاتر خزمەت بە نەوینێتەوەکەی بکە
باسی سەفەری دەرەوەت کرد جنەبیش جگە لەوەی کە بڕۆن لە دەرەوە کۆنسەرتکەن پێشتر سەفەری دەرەوەت کردووە حەزەکەم باسی و سەفەرانە بکەی کۆنسەرتە داوە لە دەرەوە چیتان کردووە والله غێر لە ئێران زیاتر کۆنسێتم لە هیچ شوێنێ نەکردووە هەرچووی بۆ ئێرە هەر لە ئێران لە مەریوان کردم کۆنسێتێک زۆر ئێستاش داوامەکەن لە سنە کەوا بچم نۆژ لای خۆمان کۆنسێتێکم کرد ئەوە زۆر لە هۆڵی ڕۆشنبیری بوو بەڕاستی ئەوە قڵە باڵگەکەی لەوەیان نەبوو کۆنسێت مامۆستا جەلال گۆرانی بێژ کە چووە ناو قاعەیەکەوە 4 ڕۆژ گۆرانی بڵێ کۆنسێتکە ئەمە گاڵتە نییە بەڕاستیانی تۆ 4 ڕۆژ لەگەڵ مۆسیقایە بەحی گۆرانی بڵێ ئێستا هیوایە بە پلای باگی کا مەسەرات مۆسیقاکە لە یا خۆی لە بەڕاستی من لەزەتی نییە ئالیوا گۆرانێکە وڵی خۆشە ئالیوا خەڵکەکە تێبگا بزانە کامەناومەر چیە لەبەرەوە من کۆنسێتم کردووە لێرە لە ئێرانیش کردومە و لە ئەوروپا نەخێر تا ئێستا نەچوو ڕێنەکەوتووە بێتەمانی لە کوردستان دیسان کۆنسرت حەز ناکەم زۆر دەرکەوم کاک جەلال بڕوا بکەیانی پێشوازی زۆرم لێکرێ پێشوازی زۆر هاتیان هێنە ئەم ماڵەوە ینی کەوا لە هەولێرەوە باسی نەقانەقین لە کەلار بەڕاستی لە کەلار ڕێزنەنانی شام بۆ کردم یاڵتون والیشم پێیان کە کۆنسێتی لێ بکەم و هەر لە بەرنامەمە ئینشەڵا لەوانەیە لێ بیکەم جا لەبەرەوەی من حەز ناکەم زۆر دەرکەوم کە دەریش کەوتم ساڵێ 2 ساڵ جارێک بە شتێکی پڕ و تێر و جوان و بێکە دەرەوە مامۆستا کامەران لە دنیای مەجازیە هەر کەسێک بۆ خۆی ئەوڕۆ بەتایبەت لە فەیسبووکە پیجێکی بۆ خۆی کردوێتەوە و بۆ خۆیان سەرپەرستیەکەن جنابەت پیجێکت بۆ کراوەتەوە لە فەیسبووکەوە زۆر کەسیژی پێوە ئەدا حەزەکەم باسی ئەو پیجە بکەی کام دنیای مەجازیە هەیە زۆر کەسم کەمیان پێوە ئەدا بەڵام جنابەت لە سنوور تێپەڕیوە خۆت باسێکی بکەیت فەرموو سپاس دەکەم وەڵای من لەوانەیە شتێ بڵێ من سا لەوانەیە زۆر شتێکی فجایی ویلاییەوە بە حیاتم نەچوومەتە سەر فەیج و هین تۆری کۆمەڵایەتی خۆم یەکیان هەمەی کوڕم بەڕێوەیە بە تایبەتە بە خۆمەوەیەکیشان کاک کۆمەڵ هەیە لە هەولێر ئێستا حاڵێن لەم دەقەیە ئێستا هاتو بۆ ماڵ ئێمە لە هەولێرەوە بەڕاستی کابرایەکە زۆر خۆبەخش شارەزایی هەیە اتفاقمان کرد قسەمان کرد بە یەکەوە وتی کاک کامەران ئێمە ئەمەوێ ئەو پەیجەی جەناوە بەرم بەڕێوە ئەوە بوو کە ئێستا 150,000 لایکم بۆ هاتووە و لەگەڵ ئەوەشا علامەتی شینەکە ساحی شینەکە ئەوەی تر لە ڕووداویش کەناڵی ڕوودا و باسییان کرد من سوپاس دەکەم بەڕاستی سوپاسی و خەڵکاکەم کەوا لە پەیجەکە ئێستا یەکەم کەس کامەرا عومەرە کەوا لە حەد تێپەڕیوە قیچەکە با هەبێشتی باش و بۆی کە زانیاری زیاتر لە کامەرا عومەرەوە وەرگرن هەڵبەتە ئەویش بە یەعازی من ئەو شتانە داخڵەکات و ئەو شتانە بڵاوەکاتەوە من سوپاس یەکەم هەڵبەتە ئەوە شتێکی گەورەیە بۆ من کە لە پەیجێکتر بەڕاستی ساحی شینە بۆ لێدن و بخنە قەوسێکی شینە و لە کەمانی لە یەکێکە کەسایەتە گەورەکان زیاتر نەتوانم بڵێم پەیجەکەم بەرز بۆتەوە هونەرمەندێکی ناسرا و هونەرمەندێکی بە ئەزمون و خاوەن زەوقی و حەقی خۆتە مامۆستا بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕوات پێم خۆشە گەر شتێکی تایبەتی هەیە جەنابەت بفەرموو و عاشقانی دەنگی خۆت بۆ بینەرانی بەڕێز فەرموو من پێشکی سوپاس لە جەنابتانەکەم بەڕاستی داوای لێبوونەکەم ئەگەر سێ چوارکەڕ لەوە پێزەنگتان لیابێ و تەلەفۆنتان کردی بەڵام ئێستا بوارەکە ڕقساوە لە خزمەتان هەبم من سوپاس یەک بە یەکتانەکەم لە هەموو کارمەندەکانتانە و لە هەموو ئەوانەی کە ئیش لەو تەلەڤیزۆنەکەن بەڕاستی ئافرم نمونەتان زیابێ کە ئەو مەجموعەیە هونەرمەندەکەنەوە ئەو هونەرمەندانی کە خۆتان مەبەستانە بەڕاستی منیش دەستخۆشیتان لێکم و سڵاو لەو برادەرانە ئەەکەم کەوا ڕۆژە لە ڕۆژان یارمەتی کامەرا عومەریان ناوەت چ لە چوار پارچەکەی کوردستان لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاوا و لە سلەیمانیش من لەوە زیاتر هیچم نییە بەس مەمنونی جەنابتانم و تەشەکورتانەکەم و نمونەتان زیابێ و ئیشەڵاش ناومێتان ناکەم هەست خزمەتێکتان بێ من لە خزمەتانە زۆر زۆر سپاس مامۆستا کامەرانگیان خۆشحاڵین کە ئەو ڕاتینە خزمەتت بەرحەڵ خەڵکی ڕۆژهەڵات و بینەرانی ڕۆژهەڵاتەوەی تامەزروی دەنگی جنابتن لە شاشەکەی خۆیانەوە ببینن ڕێز و حرمەت و خۆشەویستیمان هەیە بۆ جنابەت کاک ئارمانگیان جنابەت ئەوڕۆ کە تەشریف هێنا و لە لەگەڵ ئێمە ماندوو بووی پێم خۆشە گەر بە کورتی
باسێک لە هونەرەکەی خۆت بکەی ئەو ئامێرانەی کە ئێژنی فەرموو. سپاس دەکەم. من بەر لە کۆتایی زۆر دەستخۆشی بەرنامەکەی بەڕێز دەکەم کە ئەمڕۆ ئەرکرد کێشان کاکامەران بەتابەت کاکامەران کە بەسەرکردەوە منیش پەیامی خۆمەگەێنم ئەوە خۆی لە خۆیان گەوریە بەسەرکردنی هونەرمەندان و دەستخۆشیش لە وستافە بەڕێزاکەم کەماندوو بوون. سپاس دەکەم. من لە سەرەتای ساڵی 96 بۆ دەستم ماوەتە ئامێری مۆسیقا بەبێ هیچ مامۆسایەک، یعنی بەبێ ئەوەی دەورەیەک یا هیچ مامۆسایەک یارمەتیم بە لە ساڵی 96ەوە بە هەوڵی خۆم و بە هیمەتی خۆم حتا کۆم دەقەیە بەردەوام سپاس بەخوا شەمیاری 5 تا 6 ئامێری مۆسیقام و خاوەنی 90 کاری هونەریم کە ئەنجام ماوە و ئیشاڵڵا هیوادارم زیاتریش برێ پێ بەم و خزمەتی هونەرمەندەکەم. ئەو ئامێرانە چی؟ نای فارسی لێم، شمشاڵی تورکی، شمشاڵی هندستانی، شمشاڵی کۆری، عود، باڵەبانی بەس لەسەر ستایلی ئازەربایجانی، باڵەبانی ئازەربایجانی لەسەر ئەو 6 ئامێرە کارەکەم. ئیتر ئەگەر ئامێری تری وەتەریش هەبێ ئیتر هەڵبەت ئەوەی کە لەسەر ئامێری وەتەریا هەوای ڕاهاو ئامێرەکانی تریش بۆی خۆی لە خۆیان قورس نییە تا ڕادێک بۆی ئاسانترە بێت. بەڵام بەڕێی من ئەگەر هونەرمەند بێ سەرکەوتوو بێت لەسەر یەک حالەت بێت باشترە هەتا خۆی کە تۆ ئیداری 6 ئامێری مۆسیقا بێت. زیاتر استیعابێکی بەڵێ زیاتر ئەتوانی ساڵبی بەسەریا و ئیشی باشتر و چاکتری تیا بەدیکەی. بەڵام ئیتر ئێمە وەکو مۆسیقی تۆزە تەمۆحمان زیایە وەکو لایانی مادی ناوەڕ کەبیری لێکەمەوە چکە من وەکو لایانی مادی بیرم لێ نەکردوتە مۆسیقا خۆشەویستی و ئێحساسم بۆی هەیە چکە هەر شتێکە خۆشەویستی و ئێحساس و ڕۆحیەتە بۆی هەبوو تیا سەرکەوتووە بێت. وایە بێگومان شتێکە لە هەست و دەروونەوە هەڵبووقڵێ ئەوانە مادە بەلایەنەوە شتێکی بێبایخە و زۆربەی هونەرمەندانی ئێمەش کە لە پەنجاکانەوە بەرەو خوارد مامۆستا کامەران هەمویان بۆ خۆیان فێری مۆسیقاژەنین و ئامێرە کوردیەکان ببوون بەتایبەت قالمە ڕائێ بینی هونەرمەندێکی بەناوبانگی کووردە و ئەتوانم بڵێم لە مۆزیکی جیهانیە بێهاوتایە. مامۆستا عوسمان سوور کە ئێستا لە شاری بۆکانەوە وەدایان هونەرمەندی تر کە بۆ خۆیان پەروەردە کردووە جنابیشێکی لە هونەرمەندانەی کە خۆڕست پەروەردە بووی هەر بژیت سەرکەوتوو بوو مامژەوم لە بینە چێ ئارمەنجان تەمەەن ئەوە وەکو سامانی برام وای فەرقی نییە بەڕاستی دەست و پەنجەیەکی ڕنجینەیە کوڕێکی گەنجکاوا خۆی پێ بگەێنێ لە عود و لە نای لە عازفنای لە وڵاتی ئێمە لە سلێمانیا بەڕاستی کەم 5-6 بەڕاستی ماوەی لەوەی پێش لە کۆڕێکاشت عازفەکەیم بینی بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشام. ئێتر مامۆستا تەمان منش ئاماژە بوو هەموو مۆسیقەژەنە ناکەم ئەوەی کە نەزانم زۆر ینی شتێکی تا مەوجودە. بەڕاستی تر منیش زۆر معجیبی عازفەکەی بوو هیوای سەرکەوتنی بۆ خوازم تەمەەن درێژ بێ لەگەڵ جەنابتانە. هەر خۆش بن زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندانی زۆر عزیز و خۆشەویست مامۆستا کامەران لەگەڵ کاک ئارمان بە دەنگێک و ئاوازێکی ڕەسەنی کاک کامەران دینە کۆتایی بەرنامەکە تا هونەرمەندێکی تر و بەسەرکردنەوەیکی تر هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس. ئەمانگیان سپاسان هەر بژین. چیت لێمەوێ نەما زیاتر دایما دڵێم وا لە مشتا چاوم لە ڕێی گەڕانەوە دەرگایەکی لەسەر پشتا چیت لێمەوێ نەما زیاتر دایما دڵێم وا لە مشتا چاوم لە ڕێی گەڕانەوە دەرگایەکی لەسەر پشتا چیت لێمەوێ لەما زیاتر.
بڕوا بکە دابرانی ڕێگەی عەشق لە من ناگرێ ئەوەڵقەی لە دەستایە یەک پەنجەی پێدی لەکرێ بڕوا بکە دابرانیش ڕێگەی عەشق لە من ناگرێ ئەوەڵقەی لە دەستایە هەر یەک پەنجەی پێدی لەکرێ چی دی لێ مەوێ لەمە زیاتر